ئەمڕۆ یادی 30 ساڵی دامەزراندنی قوتابخانەکانی ستێرلینگە. قوتابخانەکانی ستێرلینگ تەنها تۆڕێکی پەروەردەیی نییە، بەڵکو پێشەنگێکە بەردەوام کار دەکات بۆ دروستکردنی مرۆڤێک. And I would also like to congratulate Stirling Schools on celebrating their 30th anniversary in the region. كان موضوع هذا العام هو احتضان الابتكار والتحديات في الفصول الدراسية العالمية ليعكس أهمية إعداد الطلاب بالمهارات القرن الحادي والعشرين. I am indeed honoured to be invited to help everyone here and all children and teachers. هەمووم هەوڵانە بوو ئەوەیە ئاوێزانبوونێک لە نێوان ڕای پەروەردکارانی نێودەوڵەتی و هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عێراقیش دروست بکەین.